بسم الله الرحمن الرحیم لەم بەرە بەیانەدا لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە بە ناوی خۆم و بلای خۆشەویستم کاک فەرهاد بنیادنەری مزگەوتی ڕێگەی بەهەشت جەژنە پیرۆزە لە یەک بەیەکی بەڕێستان بینەرانی وتارەکانمان لە هەر شوێنێکی جیهاندا هەن کوردان ئازیزان کوردستانیانی خۆشەویست هەمیشە لە جەژندا بن جەژنتان پیرۆز بێ جەژن بێتە مایەی هاتنی فەرەحی و خۆشی بۆ دڵەکانمان لابردنی هەموو خەم و پەژارەکانمان هەمومان لە دنیایەکەین کە ناڕەحەتیەکانی تێدا زۆرن بەتایبەت ئازیزانم لە دەرەوەی وڵات لە دەرەوەی هەرێمی کوردستان لە هەر شوێنێکی جیهانن ئیسلام بەرنامەی هەموو لایەکمان بێ ئەم پەیامی قورئانە هەمومان کۆبکاتەوە هەمومان قوربانی بدەین بەوەی کە پەروەردگار پێی بەخشیوین بۆ سوودی مرۆڤایەتی بۆ پەیامی ئیسلام بۆ خۆشەویستی و تەبایی و هیچ کات هەوڵ نەدەین خەڵکانێک بەهۆی ئێمەوە خوا نەکردە ببنە قوربانی خۆپارێزی لەوەی کەوا خەڵکێک لە جیهاندا بەهۆی ئێمەوە بێتە قوربانی گەورەترین عیبادەتی خوای پەروەردگارە دوای پەرستشی نوێژ وەکو خوا فەرمووی فەصەلی لڕەبیکە وەنحەڕ لەگەڵ خوای خۆماندا ڕاست دەبین لەگەڵ خەڵکی خوای پەروەردگاردا میهرەبان و دەست بەخێر دەبین جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. بسم الله الرحمن الرحیم پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر مزگەوتەکەمان دەکەم داواکارم لە خوای گەورە ئەو جژنە بتە مای خێر و خۆشی و لابردنی نەخۆشیەکان و ناخۆشیەکان ئینشاءالله. الحەمدولله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بە ناوی خۆم و ستافی مزگەوتی ڕێگای بەهەشت جێژنە پیرۆزی لە هەموو لایەک دەکەم خوای پەروەردگار هەموو ڕۆژێکتان هەر جێژن بیتن هەموو ڕۆژێک هەر لە خۆشی دابن ئینشاءالله خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول کردیە. السلام عليكم ورحمة الله وبركاته.
پیرۆزبای لە جەژنی قوربان لە گشت مسلمانان دەکەین و بە تایبەتی لە مسلمانان جیان ئەو جێژنی قوربانی ئینشاڵڵا دەبتە مایە خۆشی و شادی بۆ گشت مسلمانان ئینشاڵڵا خوای گەورە دەکاتە بەرەکەتی بۆ گشت مسلمانانی وەڕێز بە تایبەتی بۆ مزگەفتی ڕێگای بەهەشت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا جەژنە پیرۆزە لە دایک و باوکی خۆشەویست و خانەوا دەکەم و خزمان و دۆستان و گشت مسلمانان بەگشتی دەکەم. هیوادارم ئینشاڵڵا خوای گەورە ئەم جەژنە بکاتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان و خوای گەورە پاداشتی تۆ ئەو برایانەش بداتەوە کە هەمیشە لەو مزگەوتە خزمەتان کردووە بۆ گواستنەوەی ئەو مەراسمە جوانە. ئینشاڵڵا هیوادارم هەر کەسێک ئەو سوورە و ئەو مەراسمانە دەبینێت دوعای خێر بۆ ئێوەش بکات ئینشاڵڵا. بسم الله الرحمن الرحیم. جێژنی قوربان پیرۆز لە هەموو مسلمانانی گیان پیرۆز دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان. هیوادارم ئەم جەژنە بێتە مایەی خێر و بەرەکەت بۆ گشت مسلمانان و بۆ میلەتی کورد. خدای گەورە پاداشتی ئەوانەش بداتە کە قوربانی و خێر و چاکاکەن لەم جەژنەیە و کە دڵی ئەوانەی کە لێیان ڕەنجاوە ئاشتیانەکەنەوە کە لێبوردیان هەیە بەرامبەریان لێبوردیان هەبێت. داوان لێ یەکەم لەگەڵ هەست کەسێکا کە ناکۆشیشیان هەیە وەلاینێن خوای گەورە لە خۆیان ڕازیکەن دڵەکانیان پاکەنەوە لە ئاستی یەکتری. زۆر سپاسانە. جەژنە پیرۆزە لە گشت مسلمانان دەکەم بە تایبەتی خەڵکی شاری هەولێر. هیوادارم ئەو جەژنە ببێتە مایەی خێر و بەرەکەت و دوو ئەو نەخۆشی و ئافاتە لەسەر هەموو مسلمانان و جیهان بڕواتن. دووبارە جەژنتان پیرۆز بن بەخێر بن سەرچاو.